تکاتان لە یەکەم خەڵکی کوردستان ئەم وەزعەتان بەدڵە بەڕاستی ئەو وەزعەتان بەدڵە باس لە یاسا دەکەن کەچی بۆ خۆیان یاری پێدەکەن و بۆ بەرژەوەندیەکانیان بەکاری دەهێنن. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام باس لە سەروەری یاسای حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکات، بەڵام بە پێچەوانەی یاساکانەوە دەجوڵێتەوە و هەر جارە و هەرایەکی نوێ دەنێتەوە. ئەم یاسایانەش بۆ مەبەست و ئامانجی کەسی و حیزبی خۆی بەکاردەهێنێت و دادگاکانیش دەخاتە بەردەم ناچاریەوە. دەستگیرکردنی لاهور شێخ جەنگیش نوێترین نمونەی ئەو هەوڵانەی سەرۆکی یەکێتیە کە بەردەوام بە پشتبەستن بە یاسا هەوڵی گەیشتن بە ئامانجە کەسی و حیزبیەکانی داوە. ئەمجارە بافڵ تاڵەبانی بە پاساوی یاسای 56 عێراقی و بە ئەمری خۆی دادگای لێکۆڵینەوەی یاسایشی سلێمانی ناچار کرد کە بڕیارەکە دەربکات. بەڵام هەردوای دەرکردنی بڕیارەکەی دادگا کە دەبایە پۆلیس بۆ دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی بڕوات، بەڵام هێزێکی پۆشتەی کۆماندۆ و دژە تیرۆری یەکێتی دەرکەوتن و بە هەموو جۆرەکانی چەکەوە هەڵیان کوتایە سەر ماڵی لاهور شێخ جەنگی. ئەمە یەکەم جار و کۆتاجاری کەڵک وەرگرتنی سەرۆکی یەکێتی لە یاساکانی هەرێم و عێراق نەبووە، بۆیە گەر لە ئاستی عێراقدا و بە پێی خودی یاسای عێراق لێپرسینەوە و لێپێچینەوە لە بافڵ جەلال تاڵەبانی نەکرێت، ئەوە لە ئایندەشدا کەڵک لە یاسای عێراق بۆ جێبەجێکردنی ویستەکانی خۆی وەردەگرێت.